بەڵێ بەڕێزان هەموو لایەک لە چاوەڕوانی ئەوەدا بوون، یعنی پاش هێرشەکەی حیزب الله بۆ سەر جۆلان و کوژرانی کۆمەڵێک هاوڵاتی ئیسرائیلی هەموو لایەک چاوەڕوانی ئەوە بوون کە ئیسرائیل کاردانەوەیە بێ. ئەمێ وارێژ وەکو ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە لە هەواڵەکانیشدا هاتبوو ئیسرائیل هێرشی کردە سەر بەیروتی پایتەختی لوبنان. ئایا شەڕەکە فراوانتر دەبێت یاخود نا؟ تێوەگلانی تر دروست دەبێت، وڵاتانی تر تێواگلێن یان نا؟ ئەمانە کۆمەڵێ پرسن بەڕاستی ئێمە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی لەبارەوە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئێلی حاتەم ڕایۆژکاری سیاسی و پارێزەر لە دادگای تاوانی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە شاری پاریسەوە لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر ئێلی شەوتان باش، سوپاستانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. ئەوەی چاوەڕوان دەکرا ڕوویدا پاش هێرشەکەی حیزب الله بۆ سەر جۆلان، ئەم ئێوارەیە ئیسرائیل هێرشی کردە سەر بەیروت و وەکو لە هەواڵەکانیشدا هاتووە فەرماندەیەکی پلە باڵای حیزب الله کوژراوە. پێت وایە دوای ئەم هێرشەی ئیسرائیل شەڕەکە فراوانتر دەبێت، لایەنی تر تێوە دەگلێن؟ تحياتي لك وإلى سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس. من تەنیا دەمەوێت ئەوە ڕاست بکەمەوە کە تاکو ئێستا زانیاریەکە پشتڕاست نەبووتەوە ئایا ئەوەی لە گوندێکی جۆلانی داگیرکرا و ڕوویداوە هێرشێکە لەلایەن مقاومەی لوبنانی بە سەرۆکایەتی و سەرکردایەتی حیزب الله ئایا شتێکی لەو جۆرەیە، بەڵام دەتوانین بڵین پەنجەکان ئاراستەی میلیشیاکانی سەر بە سیستم و ڕژێمی زایۆنی دەکرێت و پێیان ناڵێم ڕژێم، چونکە لەم حاڵەتە داوان وەکو میلیشیامان بەڵە دەکەن، وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد من وەکو پارێزەرێک لە دادگای تاوانی نێودەوڵەتی ئێمە لەو دادگایە بە دوای ناتانیاهۆ و وەزیری بەرگەری ئیسرائیلەوەین و دەمانەوێت ئەوانە بۆ تۆمەتبار بکەین کە تاوانی جەنگ و تاوانیان دژی مرۆڤایەتی ئەنجامداوە بە تایبەتی خەڵکی فەڵەستین، کەواتە ئێمە نابێت بچینە ژێرباری درۆ و قسە نادروستەکانی ئەم ڕژێمە، چونکە ئەمان لەوە زیاتر ناتوانن بەو درۆیانە بۆیان بچێتە سەر، بە تایبەتی بەو میدیا ڕۆژئاوایانەی کەوتونەتە ژێر ڕکێفی ئەوان و بە شێوازی ئەوان خەریکی بڵاوکردنەوەی هەواڵەکان. ئەو هێرشەی کراوەتە سەر لوبنان پێشەرکردنی سەروەری لوبنانە و ئەو هێرشە پێشێرکردنی سەروەری مقاومەی لوبنانی یاساییە، چونکە بەشێکی خاکی لوبنان لەلایەن ئەم ڕژێمەوە داگیر کراوە. من باشی شەبعە و چەند ناوچەیەکی دیکە دەکەم کە لەلایەن ئیسرائیلەوە داگیر کراون و جگە لەوەش میلیشیاکانی ئیسرائیل بە بەردەوامی خەریکی هێرشکردنن و نەک بەتەنیا هێرشیان کردوتە سەر حیزب الله و هەوڵی کوشتنی سەرکردایەتێکی مقاومەی لوبنانیان داوە، بەڵکو خەڵکی مەدەنیان کوشتووە، خەڵکی سڤیلیان کوشتووە. ئەمە تاوانێک کە دەخرێتە سەر ئەو تاوانانەی کە پێشتر با بڵێن ئەم هێزە سەربازی ئیسرائیل ئەنجامی داوە. زۆر باش. بەڵام دکتۆر ئێلی زۆر ڕاستە ئێوە وەکو پارێزەر لە دادگای تاوانی نێودەوڵەتی کاری خۆتان دەکەن، بەڵام مەترسیەکە لەوێدا نییە. مەترسیەکە لەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گڕی گرتووە. ئەگەر ئەم جەنگە درێژەی کێشا لایەنی تر تێوە گلا، ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کوێ دەچێت؟ چی ڕوو دەدا دەو کاتە؟ بەدڵنیاییەوە مەترسیەکی زۆر گەورە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ناوچەکە بەگشتی لە ژێر مەترسیدای و ئێمە بەو چاوە سەیری ئەو ناوچێ دەکەین کە شەڕەکە مەترسیێکی زۆر گەورەی هەیە و شەڕەکە زۆری خایاند و ماوەی چەندین ساڵە ڕژێمی زایۆنیستی خەریکی ئەم کارەیە و جگەلەوەش کێشەی دیکە لە نێو خۆتی ڕژێمەکەدا هەن. ئێمە تێبینی ئەومان کردووە لە دوێنێوە لە نێو ئیسرائیل کێشە دروست بووە، بە تایبەتی ڕژێمەکەی ناتانیاهۆ چەند کێشەیەکی تێکەوتۆکەوەش ئاماژەتان پێکرد مەترسیەکی گەورە هەیە، بە تایبەتی لەوەی شەڕەکە فراوان ببێت و زۆرێک لە شەڕی
هەرێمی دروست ببێت ئێران رووسیا چین هەمویان دەسوەردان لەم شەڕ بکەن و بێنە پێشەوە ئێمە چاک دەزانین کە هاوپەیمانی سەرەکی و بەشداری تاوانەکانی ئیسرائیل و تاوانەکانی دژی مرۆڤایەتی لەگەڵ ئیسرائیل ئەمریکا بووە و بۆ خۆی داوای کردووە و بە نەتەنیاهویان گوتووە کە نابێت هێرش بکاتە سەر بەیروت سەرەڕای ئەوەی ئەمریکا ئەو داوای لە ئیسرائیل کرد و ئەم داوایە بایدن خۆی داوای لە نەتەنیاهو کرد بەڵام نەتەنیاهو ڕێزی لەم قسەیە نەگرت و هێرشەکەی ئەنجامدا. دکتۆر ئێلی هەر سەبارەت بە تێوەگلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من دەمەوێت ئەم پرسیارە لە ئێوە بکەم. ئێستا بە جۆرێک لە جۆرەکان تێوەگلان دروست بووە حوسیەکان لە یەمەن مقاومەی عێراقی ینی بابن میلیشیاتی عێراقی ئەوانەی چەکدارن لە عێراق هەروەها حیزب اللهش لە لوبنان کەواتە ئێستا بە عەمەلی تێوەگلانێک هەیە هەر ماوە وڵاتان ئیعلانی شەڕەکە بکەن وانە؟ من بە باشی لە پرسیارەکە تێنەگەیشتم. بەڵێ ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیت. زۆر باشە دکتۆر ئێلی من پرسیارەکەم ئەوە بوو پرسییم ئایا بە عەمەلی ئێستا وڵاتان تێون نەگلاون لە شەڕەکە لەولاوە حوسیەکانی یەمەنە لەولاوە مقاومەی ئیسلامی عێراقیە لەولاوە حیزب اللهە پێت وانییە ئێستا شەڕەکە فراوان بووە وڵاتانیشی تێوەگلاون؟ بەڵایەوە شتەکە ڕێک وای لێ هاتووە و ئەمە ئەکەوێتە ئەستۆ و ئۆباڵی ڕژێمی زایۆنیستی چونکە ئەوان گویان نە لە هاوبەشی خۆی گرت کە ئەمریکا بوو نەگویان لە یەکێتی ئەوروپا گرت نەگویان لەو بەڵێن و ئەو قسانەی فەڕەنسا گر کە داوایان لێ کرد و تەنانەت هیچ باکێکیان بە لێدوانەکانی ئێران نەبوو چەند ڕۆژێک پێش ئێستا سەرۆکی ئێران ئاماژەبەوە کرد کە ڕێگە بە ئیسرائیل نادەن هێرش بکاتە سەر لوبنان بەڵام سەرڕای هەموو ئەم شتانە و سەرڕای هەموو هەڕەشەکان ئیسرائیل هێرشەکەی خۆی هەر ئەنجامدا وەکو ئێوەش ئاماژەتان پێ کرد ترسی ئەوە هەیە کە ئەم شەڕە فراوان ببێت ئێران بێتە پێشەوە بێتە نێو شەڕەکەەوە و ئەگەر شتێکی وا ڕۆبدات رووسیا دێتە پێشەوە کە هاوبەشی ئێرانە لەم لایە و دەستەوەستان ناوەسێت لە بەرامبەر ئەم شتێک لەو ناوچێدا ڕوودەدات و ئێمە چاک دەزانین کە سەرکۆنەیەک هەیە لە بەرامبەر ئەوەی کە ئیسرائیل دەیکات بە تایبەتی لەلایەن چینەوە چین دژی ئەو هەڵوێستانەیە بابەتەکە لە حاڵەتێکی گڕگرتندایە و سەرکێشیەکەی ئەوەی ناتانەوە کردی سەرکێشیە چونکە ئەم هێرشە هێرشێکی باوەڵێن یەک لایکەرەوە دەبێت وە بە تایبەتیش کە ئێستا پەنجەی تۆمەت ئاڕاستەی ناتانیاهۆ کراوە لەلایەن ئەو کەسانەی کە ماوەی چەند ڕۆژێک پێش ئێستا کوژراون لەو گوندە درزیەی کە لە زۆلان داگیرکراوەتە ئەمانیش گوتیان کە ناتانیاهۆ هێرشەکەی ئەنجامداوە و ئەو گوندەی وەکو پاساو بەکارهێناوە بەڵام خەڵکی گوندەکە چاک لەوە تێگەیشتون و هەر لەوێ پەنجەی تۆمەتیان بۆ ناتانیاهۆ درێژ کرد و پێیان گوت ئەو موشەکەی لەوێ کەوتۆتە خوارەوە هەڵە بووە لەلایەن خودی ئیسرائیلەوە یاخود گوتیان ئەم هێرشە هێرشێک بۆ موشکێک بووە بە ئەنقەست لەلایەن ئیسرائیل و هێزەکانی ئیسرائیلیەوە زۆر ئاڕاستی ئەو ناوچەیە کراوە کەواتە هیچ پاساوێک بۆ ئەم هێرشی ئیسرائیل نەبوو. زۆر باشە دکتۆر ئێلی ئەوە بۆ خۆ دەزانی چەند مانگە شەڕ و پێکدادانە لە نێوان حەمەس لەگەڵ ئیسرائیل هەروەها لایەنی تریژ وەکو ئاماژەمان پێدا تێوەگلاون ئەگەر شەڕەکە بە زووترین کات ڕان نەوەستێ حەلێکی دیپلۆماسی نەیەتە پێشەوە پێت وانییە دوجار ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێوە دەگلێ و دەبێتە هۆی گۆڕینی نەخشەی سیاسیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بەدڵنیاییەوە چونکە پرۆژەیەکی سیاسی هەیەەوە ئەم پرۆژە سیاسیە شتێک نییە دوێنێ دانرابێت بەڵکو ئەم پرۆژەیە ماوەی چەندەیە کە ئامادەکاری بۆ دەکرێت واتە دەتوانین بڵێن لە شەستەکانەوە ئامادەکاری بۆ ئەم پرۆژەیە دەکرێت پرۆژەیەکی زایۆنی ئەمریکیە
دەیەوێت تەواوی ئەو ناوچانەی کەوتونەتە ڕۆژهەڵاتی ناوڕاست بکاتە وڵاتی تایفی و نەتەوەیی و هەریەکیان خەریکی ئەوەی دیکە بێت و ئێستا ئێمە بەڕاستی ئەو دیمەنە دەبینین ئەوە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەیە ئەمەیە وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد ئەم شەڕی کە بە ئەنقەس دروستکراوە لەلایەن هێزەکانی ڕژێمی زایۆنی و فەڵەستینیەکان لە غەزە بێت یاخود لە بەشی خۆرهەڵات بێت تاکو ئێستا ململانەکان بەردەوامن واگەیشتینە نزیکەی دەمانگ شەڕ هەر بەردەوامە لە ئۆکرانیاش بە هەمان شێوە ئەم شەڕی لە ئۆکرانیا تەواو نەبووە و ئەو دەسوەرداێنەی لایەنە بێگانەکان لایەنەبیانەکان یاخۆت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری باشی نەبوو دەبێتەوەی فراوانبوونی ململانەکان و من دەمەوێت یەک شتی تریش ئاماژە پێ بکەم ئێمە لە فەڕەنسا بۆ خۆی دەویست هێز بنێرێت بۆ ئۆکرانیا بۆ ئەوەی شەڕی رووسیا بکات و بەرگری لە ئۆکرانیەکان بکاتووە هاوبەشی ئۆکرانیەکان بێت بە گشتی لە دژی شەڕ لە دژی رووسیا چونکە فەڕەنسا پێی وایە ئەم شەڕە کە لە ئۆکرانیا کە کەوتۆتە دووری 2000 کیلۆمەتر لە فەڕەنسا کاریگەری لەسەر خودی فەڕەنسا دەبێت بۆیە هێزێکی دیکە هەیە هێز وەکو حوسیەکان مقاومەی ئێرانی ڕێگەنادەن کە ئیسرائیل ئەم دەم شێرشانی بەردەوام باش دکتۆر ئێلی ئەگەر بە کورتیش وەڵام دەیت و من سوپاست دەکەم بەڕای ئێوە چاوەڕوانی کاردانەوەی توندی حیزبوڵڵا بکەین پاش ئەم هێرشەی ئەم ئێوارەیە کە ئیسرائیل کردیە سەر بەیروت بەدڵنیاییەوە حیزبوڵڵا وەڵامێکی زۆر توندی دەبێت وەڵامێکی لەم هێرشە زۆر تونتری دەبێت چونکە ئەم هێرشە وەکو گوتم سەرکێشێک بوو لەلایەن ناتانیاهۆ ئێمە چاک دەزانین حیزبوڵڵا تەنیا سەدادەی هێزی سەربازی خۆی بەکارهێناوە و ئەمە سوپرایزێک دەبێت بۆ ئیسرائیل چونکە بۆ ئەوە دەبێت هێرشەکە ئیسرائیل وا نەزانێت کە وەکو جاران ماوە و بەهێزترین هێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئەو دیکتاتۆریەکە هەموو چارەنووسی وڵاتای ناوچەکەی بەدەستە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ئێلی حاتەم ڕاوێژکاری سیاسی و پارێزەر لە دادگای تاوانی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە شاری پاریسەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش